ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی شەهید سەلاح لە هێزی شۆڕش و پەلی شەهید نەورۆز پایەگەی هێزەکانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی بۆڕیەر سەر بە ناوچەی ژاوەرۆ خستە ژێر ئاگری توندی خۆیان و لە شەڕێکی چەند سەعاتە و سەرکەوتوانە چەندین سەنگەری بەکرێ گیراوانی ڕژیمیان گرتەوە و لە ناو ئاواییشدا بەشێک لە مەقڕی سەرەکی ڕژیمیان بە چەکی قورس و سووک کوتە. لەم ئەمەلیاتەدا دەیان کەس لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری بانە کادر و ئەندامێکی لێهاتووی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێت جەماڵ ڕەحیمزادە و تیرباران کرد. هاوڕێت جەماڵ ڕەحیمزادە ساڵی 1324 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. دەورەی دەبیرستانی هەر لەم شارە تەواو کرد. ماوەیەک لە شاری بانە دەرسی وتەوە، پاشان بۆ درێژەدان بە خوێندن چووە زانکۆی تەورێز و هەر لەوێ لەگەڵ مەسایلی سیاسی و هاوڕێیانی کۆمەڵا ئاشنا بوو. ڕەشەمەی ساڵی 1352 هەتاوی لە هێرشێکدا ساواک ژمارەیەک لە هاوڕێیانی کۆمەڵەی گرت. لەم هێرشەدا هاوڕێت جەماڵیش بۆ 3 ساڵ گیرا و ئەشکەنجە درا. پاش ڕووخانی ڕژیمیشە هاوڕێت جەماڵ بوو بە کەسایەتێکی چالاک لە شاری بانە. لە کاتی هێرشی ڕژیم لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە، بەڵام بە بڕیاری تەشکیلات گەڕایەوە شار و درێژەی بە چالاکی سیاسی و نەهێنیدا. لە شەڕی 37 ڕۆژەی شاری بانە چالاکانە بەشداری کرد. لە مانگی پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی گیرا و پاش 5 مانگ تەحەمولی ئازار و ئەشکەنجە و تیرباران کرا. ڕێکەوتی 29 سەرماوەزی ساڵی 1363 هەتاوی بۆ جاری سێهەم پێشمەرگەکانی کۆمەڵە چوونە ناو شاری مەهاباد و ئەم جارە بەشێک لە گەڕەکەکانی تەپەی قازی و خەیابانی حافز و هەروەها مزگەوتی سووریان هێنایە ژێر چاوەدێری خۆیان و ئەم جارە و دوو جارەکەی پێشوش پێشمەرگەکان بێزیان گەڕانەوە. ڕێکەوتی 30 سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی ساعات شواری دوای نیوەڕۆ چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە هێزی پێشڕە و پەلی شەید محەممەد حوسەین کەریمی چوونە ناو شاری سەقز و بەشێک لەم شارەیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. ساعات 4:30 دەور و بەری مخابراتی سەقز بوو بە مەیدانی شەڕێکی قورس و دەیان کەس لە هێزەکانی ڕژیم کوژران و 15 کەس لە بەکرێ گیراوانی ڕژیم بەدیل گیران و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست پێشمەرگەکانەوە. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە دوو پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ خالید مینەپور و هاوڕێ ڕەحیم بلووری بەهۆی گولەی کالی پەنجەی ڕژیم بریندار بوون. پێشمەرگەکان بە فیداکاری خۆیان ئەم هاوڕێیانیان لە شوێنی شەڕەکە دوورخستەوە، بەڵام بەهۆی توندی برینەکانیانەوە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ڕەحیم بلووری ساڵی 1339 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. تا دەورەی ڕاهنەمایی هەر لەم شارە درێژەی بە خوێندندا. هاوینی ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕی ناوچەی موکریان
چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ڕەحیم سێهەمین شەهیدی بنەماڵەی بلووریە. هاوڕێ خالید مینەپور ساڵی 1342 هەتاوی لە ئاوایی ئیندرقاش سەر بە ناوچەی شاروێرانی مهابار لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەی موکریان قارەمانانە بەشداری کرد. هاوڕێ خالید دووهەمین شەهیدی بنەماڵەکەیەتی. ڕێکەوتی سی سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی. هاوڕێ بیژەن بەهرامی کادری تەشکیلاتی و تێکۆشەری کۆمەڵە لە زیندانی شاری سنا بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ بیژەن بەهرامی لە شاری سنا لەدایک بوو. لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی چالاکانە بەشداری کرد. پاش ڕاپەڕین بۆ درێژەدان بە خەباتی سیاسی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوینی ساڵی 1360 هەتاوی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی دەستگیر کرا و پاش 4 مانگ تەحملی ئازار و ئەشکەنجەی هێزەکانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. ڕێکەوتی سی سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی. واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی شیپانەجۆ سەر بە ناوچەی سەقز لەگەڵ کەمینی بەکرێگیراوانی ڕژیم بەرەو ڕووبوون و لە شەڕێکی نیو سەعاتەدا ئەو کەمینەیان تێکشکاند و زەبرێکی کاریان بە دوژمن گەیاند. لەم تێکەڵچوونەدا فەرماندەی پایەگاکە کوژرا و پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەتی گەڕانەوە شوێنەکانی خۆیان. ڕێکەوتی سی سەرماوەزی ساڵی 1368 هەتاوی. پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عومەر محەممەد ڕەشید بەهۆی ڕووداوی ماشێن گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عومەر محەممەد ڕەشید ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی گۆڵێ سەر بە ناوچەی گەورکی سەردەشت لەدایک بوو. لە شاری سەردەشت لەگەڵ هاوڕێی گیان بەخت کرد و حوسەین حەمە ڕەشید ناسرا و بە جەلیل سیسێری درێژەیان بە خوێندندا. ساڵی 1356 هەتاوی هاوڕێ عومەر چووە دانشسەرای سەرەتایی لە شاری ورمێ. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لەگەڵ کۆمەڵە ئاشنا بوو. پاش ماوەیە کاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. ساڵی 1360 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. ساڵی 1363 هەتاوی وەک بەرپرسی سیاسی دەستا لە پەلی شەهید بایی سازماندرا. لە کۆنگرەی شەشی کۆمەڵە وەک نوێنەر هەڵبژێردرا. هاوڕێ عومەر ئەندامی کومیتەی تەشکیلاتی نەهێنی بوو. سەرماوەزی ساڵی 1359 هەتاوی. هاوڕێ تەها تەوحیدی تێکۆشەری کۆمەڵە لە ئاوایی سۆفیان سەر بە شاری پیرانشار بەهۆی قەتڵ و عامی ئەم ئاوایە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ تەها تەوحیدی. سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی. بەهۆی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ناوچەی سنا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ جەبار یوسفی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەبار یوسفی.
سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی. هاوڕێ خالید خزر ئاغایی دوای شەو ڕۆژێک مقاومەتی پڕ لە حماسە و سەرسەختانە وێڕای 3 کەسی تر لە زەحمەت کێشانی ئاوایی سەرچنەر سەر بە ناوچەی میاندووە و بەدەستی جەلادانی ڕژیمی ئیسلامی تیرباران کران. هاوڕێ خالید خزر ئاغایی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی سەرچنار سەر بە شاری میاندووە و لەدایک بوو. دوای هاتنە سەر کاری ڕژیمی کۆماری ئیسلامی هاوڕێ خالید پەیوەست بوو بە ڕیزی تەشکیلاتی کۆمەڵەوە. هاوڕێ خالید خەبەرنامە و نەشریاتی کۆمەڵی دەبردە نێو دانیشتوانی ئاوایەکەیان و کرێکارانی کوورەخانەکان و بڵاوی دەکردنەوە و بۆی دەخوێندنەوە. سەرنجام لە یەکێک لەو مەعموریاتانەدا هاوڕێ خالید خزر ئاغایی وێڕای 3 هاوڕێی دیکەی لەلایەن پاسدارانی ئیسلامیەوە دەستگیر کران و ڕەوانەی شکەنجەگاکان کران. بەڵام ئەسیر بوون لە دەستی دوژمناندا نەیتوانی ئیرادەی پۆڵاینی هاوڕێ خالید تێک بشکێنێ و لە بەرامبەریاندا ڕاوەستا و ڕازدار و نەهێنی پارێز دیفاعی لە ئارمان و ئامانجە بەرزەکانی کۆمەڵە کرد. ڕۆژێک دوای دەستگیرکرانەکەی کاتێک بەرەو ئاوایی تەقی ئابادی میاندۆ دەیان برد، دوای خوێندنی سرودی کاکشوان، سرودی سەرزاری خەڵکی شۆڕژگێڕی کوردستان، نەترسانە بۆ خەڵکی ئاوایی کە لە دەوریان کۆبووبوونەوە بە ئاشکرا نەفرەتیان دەنارد بۆ بەکرە گیراوانی ڕژیم. دەستی دایە سخەنڕانی کردن بۆ خەڵک و گوێی بە هەڕەشە و گوڕەشەی پاسداران نەدا. سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی. هاوڕێ عەلی ئەکبەر سەعیدی مبارەکە ناسراو بە محەممەد خەڵکی جنوبی ئێران لە کاتی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی ئێران لە دژی ستەم و هەڵاواردنەکانی ڕژیمی پەهلەوی لە ڕیزی کرێکارانی وشیار و ناڕازیدا یەکێک لە چالاکان و هەڵسوڕاوانی ئێحترازات و خۆپیشاندانەکانی ئەم دەورانە بوو. پاییزی ساڵی 1361 هەتاوی وێڕای کۆمەڵێکی دیکە لە هاوڕێیانی تێکۆشەر لە شاری ئیسفەهان بەدەست هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی دەستگیر و ڕەوانەی زیندان کرا. مانگی سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی تیرباران کرا. سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی. جەلادانی کۆماری ئیسلامی دوو تێکۆشەری کۆمەڵەیان بە ناوەکانی هاوڕێ حەسەن موختەدر و هاوڕێ هوشەنگ کیانی لە زیندانی شاری ئیسفەهان تیرباران کرد. هاوڕێ هوشەنگ کیانی، هاوڕێ حەسەن موختەدر. سەرماوەزی ساڵی 1362 هەتاوی. جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ سەفیە محەممەدی لە زیندانی شاری ورمێ تیرباران کرد. هاوڕێ سەفیە محەممەدی ساڵی 1343 هەتاوی لە شاری مەهابە لەدایک بوو. توانی تا دەورانی دواناوەندی درێژە بە خوێندن بدات. پاش ڕاپەڕین و بە ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە لە کوردستانی ڕۆژهەڵات سەرنجی بەرەولای سیاسەتەکانی کۆمەڵە ڕاکێشرا و ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی نەهێنی کۆمەڵەوە گرت. ساڵەکانی 61 و 62 هەتاوی لە بڵاوکردنەوەی نەشریاتی کۆمەڵە و نووسینی دروشمی شۆڕژگێرانە لە ئاستی شاری مەهاباد دەورێکی بەرچاو و کاریگەری هەبوو. سەرماوەزی ساڵی 1364 هەتاوی. هاوڕێ محەممەد ڕەزەوی ناسراو بە حاجی محەممەد ناڵشکێنە خەباتکاری شۆڕژگێڕ و لایەنگری تێکۆشەری کۆمەڵە بەهۆی نەخۆشی لە ناوچەی دیواندەرە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ محەممەد ڕەزەوی
ناسراو بە حاجی محەممەد ناڵشکێنە و لا یەکێک لە ئاواییەکانی ناوچەی دیواندەرە لەدایک بوو. ساڵی 1350 تاوی هاتە مەیدانی خەباتەوە. ئاشنابوون لەگەڵ سیاست و ئامانجەکانی کۆمەڵە دەگەڕێتەوە بۆ پێش قیامی 1350 هەتاوی. هاوڕێ محەممەد ئەم سیاست و ئامانجانەی لە نێو خەڵکدا هەڵسوڕاوانە تەبلیغ دەکرد. رادیۆ کۆمەڵەی وەک معەلیمێکی خۆی دەزانی و لەم ڕێگایەوە ڕۆژ لەگەڵ ڕۆژ و شیاری سیاسی خۆی دەبردە سەر. سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ محەممەد فەقێ ڕەسووڵی لە زیندانی شاری ورمێ تیرباران کرد. هاوڕێ محەممەد فەقێ ڕەسووڵی بەهاری ساڵی 1365 هەتاوی لە ئاوایی پسوە سەر بە ناوچەی پیرانشار لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی بەدیل گیرە. سەرماوەزی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ محەممەد گڵیر لە زیندانی شاری ورمێ ئەعدام کرد. هاوڕێ محەممەد گڵیر ساڵی 1340 هەتاوی لە یەکێک لە ئاوایەکانی بەشی لاجانی پیرانشار لەدایک بوو. ساڵی 1350 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. ساڵی 1359 هەتاوی وەک هێزی بەرگری درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە ناوچەی پیرانشار سازماندرا. ڕێکەوتی یەکی بە فرامباری ساڵی 1360 هەتاوی چوار لایەنگر و هەڵسوڕاوی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە ئاوایی بۆڕیەر سەر بە ناوچەی مەریوان بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی بە ناوەکانی هاوڕێ محەممەد عەلی حوسەینی، هاوڕێ ساڵح بۆڕیەر، هاوڕێ ئەڵماس حوسەینی و هاوڕێ غەنی زاهدی تیرباران کران و جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محەممەد عەلی حوسەینی، هاوڕێ ساڵح بۆڕیەر لە شاری سنە لەدایک بوو. هاوڕێ ئەڵماس حوسەینی، هاوڕێ غەنی زاهدی لە ئاوایی بۆڕیەر سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ڕێکەوتی یەکی بە فرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە چوونە ناو شاری بیجار و بۆ ماوەی 2 سەعات چەند خانە سازمانیان خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و وێڕای بڵاوکردنەوەی نەشریاتی کۆمەڵە مەقڕێکی ناوەندی ئەم ڕژیمەشیان خستە ژێر ئاگری خۆیان و تەلەفاتێکیان بە هێزەکانی کۆماری ئیسلامی گەیاند. ڕێکەوتی یەکی بە فرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی گوردانی 24 مەهاباد چوونە ناو شاری مەهاباد و لە 2 گەڕەکی 3 ئاشان و ئاشی مام ئەحمەد دامەزران. پێشمەرگەکانی کۆمەڵە پاش ئەنجامدانی مەعموریەتەکەیان و پاش تێکشکاندنی کەمینێکی بەکرێ گیراوان شاریان بەجێهێشت و بە سڵامەت گەڕانەوە مەقەڕەکانی خۆیان.
ڕێکەوتی دوی بەفرامباری ساڵی 1361 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە بەرزایەکانی ڕەشەقەڵات سەر بە ناوچەی بانە لەگەڵ بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و لە شەڕێکی سەخت و قارەمانانەدا زەبرێکی کاریان لە هێزەکانی ڕەژیم وەشاند. لەم شەڕەدا دەیان کەس لای هێزەکانی دوژمن کوژران و بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ محەممەد حەسەنزادە پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە کاتێکدا هەڵمەتی دەبردە سەر یەکێک لە بەکرێگیراوانی ڕژیم و لە سەنگەرەکەی نزیک دەبووەوە بە نارنجەشی دەستی ئەو بەکرێگیراوە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد حەسەنزادە ناسراو بە حەمەی نۆیە ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی نۆیە سەر بە ناوچەی بانە لەدایک بوو تا دەورەی سەرەتایی دەرسی خوێند. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە جەمعیەتەکاندا چالاکی نواند و بەم جۆرە لە ڕیزی تەشکیلاتی کۆمەڵەدا درێژەی بە چالاکی نەهێنیدا. زستانی ساڵی 1358 هەتاوی بە بڕیاری کۆمەڵە هاتەناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی دوی بەفرامباری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقز لە عەمەلیاتێکدا هێرشیان کردە سەر پایەگای شیپانەجۆ لە ناوچەی سەقز و زەرەر و زیانێکی بەرچاوێن لە هێزەکانی کۆماری ئیسلامیدا و ئەنباری سوتەمەنی ئەم پایەگایان ئاگر تێبەردا. ڕێکەوتی دوی بەفرامباری ساڵی 1365 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە ساعات 9 شەو لە چەندین لاوەی هێرشیان کردە سەر پایەگای ئاوایی دوو بلوە لە 5 کیلومتری شاری بانە و خەسارەت و تەلەفاتێکی قورسیان لێدان. ڕێکەوتی چواری بەفرامباری ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سیامەک دانایی لە ڕووداوێکی دڵتەزێندا لە ناوچەی کرماشان گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سیامەک دانایی ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی پەل ساڵی 1342 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. پاییزی ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی چواری بەفرامباری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقز و گوردانی کاوە ساعات 7 بەیانی بە فەرماندەیی گشتی هاوڕێی گیان بەخت کرد و خوسرە و ڕەشیدیان پایەگەی جەوشەنیان لە 30 کیلومتری شاری سەقز بە تەواوی گرت. تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بە فەرماندەیی شەید حەسەن ئاخرخوب ساعات 6:45 توانیان بچنە ناو ئەم پایەگایە و بە هاوکاری پێشمەرگەکانی تر لە ماوەی 15 دقە ئەم پایەگەیان بە تەواوی گرت. لە جەریانی ئەم شەڕەدا 19 کەس لە هێزەکانی ڕژیم بەدیل گیران و ژمارەیەکی بەرچاویان لێ کوژرا و چەک و تەقەمەنیەکی زۆری ئەم پایەگایە کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە. پاش تەواوبوونی عەمەلیاتەکە پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە شوێنەکانی خۆیان. جێی ئاماژەیە لەم عەمەلیاتەدا هاوڕێیانی گیان بەخت کرد و حەسەن ساڵتەکەڵت و فەرماندەی نظامی و شەهید خالید سلەیمان کەندی و شەهید فەرەیدون فاڕوقی و
شەهید ڕەسوڵ حامدی و شەهید بێهروس کەرەمی چالاکانە بەشداریان کرد. ڕێکەوتی پێنجی بەفرامباری ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی کاکشوان سەر بە ناوچەی کامیاران لەگەڵ دەستەیەک لەگەڵ پێشمەرگەکانی ڕێکخراوەی ڕەزمەندەکان هێرشیان کردە سەر پایەگایەکی هێزەکانی ڕژیم لە ئاوایی ئاسیا و بەرق سەر بە ناوچەی سوورسووری کامیاران. پاش 3 سەعات شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزەکانی کۆماری ئیسلامی سەرنجام بە سەرکەوتنی هێزی پێشمەرگەکان کۆتایی بە شەڕەکە هاتوو دەستگیرا بەسەر پایەگاکەدا. لەم عەمەلیاتەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ناسر ساعەد موچشی بە سەختی بریندار بوو کە بەداخەوە دوای چەند سەعات بربەرەکانی لەگەڵ مەرگ بەهۆی کاری بوونی برینەکەی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ناسر ساعەد موچشی لە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پێنجی بەفرامباری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە لە عملیاتێکدا هێرشیان کردە سەر پایەگای ئاوایی کانی بژی سەر بە ناوچەی بانە و لە سەعات 2:30 شەو عملیاتەکەیان دەست پێ کرد و تەلەفات و خەسارەتێکی زۆریان بە هێزەکانی ڕژیم گەیاند و خۆیان بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی پێنجی بەفرامباری ساڵی 1365 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە خۆیان گەیاندە بەرزایەکانی نزیک پایەگەی ڕژیم لە ئاوایی نێیە لە پشت چێوی ئاربابای بانە و هاوکات لە چەندین شوێنەوە ئەم پایەگایەیان خستە ژێر ئاگری خۆیان و زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند و پاش تەواوکردنی ئەم عەمەلیاتە کە نیو سەعاتی خایاند بە سڵامەتی شوێنی عەمەلیاتەکەیان بەجێهێشت.